بەڵگەمان هەیە بۆ خێزان ئەچینە سەر پێناسەی خێزان مەبەست لە سیستەمی خێزان چییە؟ پێگەی خێزان لە کۆمەڵگەی ئیسلامیدا بنەما بەهێزەکانی دروستکردنی خێزانی بەختەوەر ئەرکەکانی سەرشانی خێزان کە دەڵێن خێزان واتە ژن پیا و مناڵ تعريف الأسرة عشيرة الرجل وأهل بيته كاتي دەڵێن خێزان عشيرة ئەهلی پیاوەکە پیا و ئەهلەکەی دەبنە چیە بچنە مقاومەیەکی خێزان کە بە شێوەی ئیستلاحی یعنی بە شێوەی لوغەوی
هەندێک جار مەشغەڵەت وای کردووە کە ئەم جۆرە ئەرکە کۆمەڵایەتیە، ئەم جۆرە ئەرکەی خێزان فەرامۆش کراوە یا لە یاد کراوە.